لە کارنامەی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمدا هاتووە کە حکومەت پشتیوانی دەکات لە کاری چاودێریکردنی پەرلەمان بەپێی یاسا و پەیڕەوی ناوخۆ و بنەماکانی کاری پەرلەمانی پاش زیاتر لە ساڵێک لەو بەڵێنە دەوترێت حکومەت نەک هەر پشتیوانی ئەو ئەرکەی پەرلەمانی نەکردووە بەڵکو گرفتیشی بۆ کاری پەرلەمانی دروست کردووە. یەکێک لە مادەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە بازەوە دەکا پێویستە پەرلەمان هاوکارێکی باش بێ بۆ چاودێریکردن لەسەر حکوومەت. بەڵام کاتێک کە بۆ نمونە هاتە مەیدانی ئەمەلەوە ئێمە وەکو بەری ئۆپۆزیسیۆن بۆ نمونە لە بەرێ خەڵک لەسەر داواکاری خەڵک لەسەر قوتی خەڵک لەسەر موچەی خەڵک لەسەر بڕینی سەدابیستێکی نایاسایی موچەی فەرمانبەران هاتی لە دەنگ ئەو بوو پەرلەمانتارەکەمان حەسانی لێ وەرگیرایەوە بەداخەوە مەوێ ئەوە بڵێم و کاتێک کە بۆ بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە دەبێ پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان هاوکارێکی باش بێ بۆ ئەوە ئێمە چاودێر بین بەسەر کارەکانی حکوومەتەوە ئەتوان مۆش بڵێم تاستا بەڕاستی ئەو چاودێریکردنا ئەو کاراسانیە ئەو دەستباربوونە تاستا وەکو پێویست نەبووە. طبعاً هیچێکێک لە فەقەرەکانی بڕگە و مادەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پەرلەمان خوێندرایە و تەصدیق کرا و کابینەکە متمانی وەرگرتووە هیچی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. هەموو ئەو بڕگە و مادانی کە لەو کارنامەیەوە هاتوون بە مەشی کە جەنابەت ئەی فەرمووی هەمووی تا ئێستا تەنها ئەوەی ئەوترێ حبری سەر کاغەزەکەی وەکو خۆی ماوەتەوە لە بیدایەتە خەڵک و ئێمەمانان و چاودێرانیش پێمان وابوو کارنامەی حکوومەتە کە کارنامەیەکی جیاوازە کارنامەیەکی باشە جۆرێک لە جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی پێشخۆیە بەڵام بەداخەوە 2 ساڵ لە تەمەنی هەڵبژاردننی تازە بە پەرلەمان و کابینە حکوومەتەکە تێپەڕێ تا ئێستا هیچێکێک لەو فەقەرانە جێبەجێ نەکراوە. ئەو مادەیەشی کە جەنابەت ئەی فەرمووی بێگومان 100% هیچی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. حکوومەت نەک ڕێگە نادا و نەک خازع نییە بۆ ڕقابەی پەرلەمان ئەسڵەن حساب بۆ وجودی مؤسسەی پەرلەمانی و کارکتەری پەرلەمانی لە کوردستانە ناکە. لە کاتێکدا ماوەیەکی زۆرە ڕێژەی یاسایی پەرلەمانتاران یادداشتیان بۆ بانگێشکردنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بۆ پەرلەمان پێشکەش کردووە تا سەبارەت بە بڕیاری نایاسایی لێبڕینی موچە ڕوونکردنەوە بدەن کەچی کێشەی بۆ دروست دەکرێت. پێشتری سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر هەڵوەشاندەوە بەڵام وەزیری داد ڕایگەیاند بڕیارەکە بە نەبوو حیساب دەکەین. ئەوانە بەشێکن لەو بەکەم سیرکردنەوەی پەرلەمان لەلایەن حکوومەتەوە ئەوەش پێچەوانەی خاڵی دەیەمی کارنامەی حکوومەتە کە دەڵێت پشتیوانی لە کاری پەرلەمانی دەکات. بەداخەوە دۆخێکی خراپەوە نەخێر حکوومەت نەیتوانیوە ئەرکی پەیڕەوی خۆی بەرامبەر پەرلەمان جێبەجێ بکە و نەیتوانێت پشتگیری کاری ئۆپۆزیسیۆنیش بکە. ئێمە بینین لە ڕابردووە متمانە لە حەسانە لە پەرلەمانتار وەرگیرایەوە لەسەر قسەکردن لەسەر سۆران عومەر لە کۆمەڵی ئیسلامی کە ئەمە ئەو مادەی کە ئەوی پێ داوای حەسان لێوەرگرتن کرا هیچ مادەیەک پێویستی بە حەسانە لێوەرگرتن نەبوو ئەکرا بچێتە بەردەم دادگا. مەبەستمان لەمە چییە؟ حکوومەتی هەرێم هەڵمەتێکی فراوانی هەیە بۆ دەمکوتکردنی هەموو ئەندام پەرلەمانانەی کە پرسیاری جدی بە دواداچوونی جدیەکەن. وەکو بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن هیچ کام لە ناوەڕۆکی خاڵەکانی کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم جێبەجێ نەکراوە. خودی کارنامەکە ناوەڕۆکەکەی هێندە جوانە کە هەر کەسێک دەیخوێنێتەوە خۆزگە بە وڵاتێک دەخوازێت کە حکوومەتەکەی ئەم بەرنامەیە پەیڕەو دەکات بەڵام ماوەی زیاتر لە ساڵێک تێپەڕیوە بەسەر تەمەنی حکوومەت و جگە لە هەگبەیەکی بەتاڵ هیچی تری بۆ میلەت نەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.